ئەمڕۆ دکتۆر سەرکەوتڕەوفم لەگەڵا کە پسپۆری وردی هەیە لە نەخۆشیەکانی هەرس و کۆندامی هەرس و هەناوبینیە باسی ئازاری گەدایەکەین کە پێم وابێ ناوە هەر یەکەمان کەم تا زۆرە مازارەمانە بێت. دکتۆر بەخێر بیت، پێمان بڵێ ئازاری گەدە هەموو کات نەخۆشیە یا هەندێک جار لەشێ بەهۆی خواردنێکەوە بێ و ئازاریش کاتی بێت؟ زۆر سپاس دکتۆر ئاوادگان. لە ڕاستیە ئازاری گەدە یەکێکە لەو نەخۆشیە باوانەی لە کۆمەڵگای خۆمانە کۆمەڵە خەڵکی زۆر بەدەستیەوە ئەناڵێنن. لە ڕاستیە ئازاری گەدە شەر نییە هەموو کات درێژخایان بێ، ئەگونجێک ئەندەکات بە شێوەیەشی کاتی لە مرۆڤدابوونی هەبێ بەتابەت لە مۆرزی خۆمانە کە وەرزی چوونە دەرە و سەیرانە کە جۆری خواردنمان و فەسڵی وەرزیش ئەگۆڕێ بەڕاستی ئەمانە هەموو دەورە بینن. باش کەواتە بە چیا بزانین نەخۆشیە، بە چیا بزانین تەنها ڕەبتی بە و خواردنی ئەو ڕۆژەمانەوە هەیە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەگەر هات و ئازارەکە بۆ ماوەیەکی کورتخایەن بوو، بۆ نمونە چەند ڕۆژێک بوو یاخود تا هەفتەیەکی خایاند ئازارەکە و نیشانە مەترسیدارەکانی تیانە بوو، ئەو کاتە زۆر جێی بایەغ نییە و جێی مەترسی نییە. لەو نیشانانەی کە باسی ئەەکەین و بەلامانەوە گرنگە لە نەخۆشەکەدا بوونی نەبێت، بریتین لە دابەزینی کێش بە بێهۆ، دابەزینێکی زۆری کێش، یاخود ڕشانەوەیەکی بەردەوامی زۆر بە تایبەت ئەگەر خوێنی پێوە بێت، سکچوونێکی درێژخایەنی لەگەڵ یا هەبێت، یاخود نەخۆشەکە تەمەنی گەورە بێت لە سەر و 50 ساڵەوە بێت، یاخود ئەم ئازارە ببێ بە درێژخایەن ناڕەحەتی کە کوالیتی لایڤی تێک بات بە جۆرە بێت ئیشی پێ نەکرێ ڕۆژانە دەخەوی هەستێنێت تەواو ناڕەحەتی کات، ڕەنگی پیسایەکەی بگۆڕێت بەڕەش یاخود خوێن ببینێ لە کۆمیەوە لە کاتی دانیشتندا، یاخود تووشی کەم خوێنی ببێت. ئەمانە و کۆمەڵێک نیشانی تر ئەگەر لەو نەخۆشەدا هەبێ کە ئازاری گەدی هەیە بەڕاستی مەترسیدارە و پێویستی بەدەداشوونی تایبەت هەیە. بەدەر لەمە هیچ حاڵەتێشتر هەیە کە پێویست ببینینی پزیشکە؟ بەتەکیت ئەو کەسانی کە بۆ نمونە لە عیلەکەیانە شێرپەنجەی گەدایانە یاخود شێرپەنجەی کۆڵۆنیانە یا هەر جۆرێک لە شێرپەنجەکانی کۆندامی هەر سوچگەریان هەیە پێویستە پزیشکی تایبەت ببینن و جۆری پشکنینەکان فەرقەکە لە یەکێکەوە بۆی شیشتر. دکتۆر هەندێک گەڵێ ئێمە بە عیلەی ئازاری گەدەمان هەیە یا ئەو حاڵەتەمان لەگەڵایە کە دایم ئازارمان بۆیێت، ئەمە تا چەندێک ڕاستایی خێزان هەیە لە خێزان بۆ خێزان بگۆڕێت زۆر بەیان توش ببن یا خودۆ کوشتێکی بۆ ماوەی بێت؟ بەتاکی دوایە هەندێک کەس هەیە بە هەموو جۆرە خواردنێک حساسە، ینی زۆر کەزیێتە لای ئێمە ئەڵە دکتۆر تەنانەت کە ئاویشە خۆم پێ ناڕەحەت دەبم، بە ناڕەحەت ئەچێتە خوارە بن ئازاری گەدەم ئەیات، خواردنی سووکە خۆم بە هەمان شێوە، خواردنی قورسە خۆم و هەر زۆر خراپتر، نانە خۆم هەروەی نای خۆم بە هەمان شێوە ئازارم هەیە. ئەما کەوێتە سەر بەڕاستی کۆمەڵێک هۆکاری دیاری کراوە، لەوانە هۆکاری بۆ ماوەی زۆر دەوری هەیە لەما، هۆکاری قەلەقی و سترێس زۆر دەوری هەیە لەم حاڵەتە، و هەندێک هۆکاری تر هەن بۆ نمونە لە نەخۆشەکە ڕنگ بێبوونی هەبێ و خۆی زۆر گرنگی پێ نایبێت، لەوانە بۆ نمونە کێشانی جگەرە، نێرگەلە، خواردنەوەی مادە کحولیەکان هەموو ئەمانە دەورە بینن، یا بەکارهێنانی کۆمەڵێک دەرمانی ئازارشکێنی وەکو گروپی نەنستۆرێداڵەکان وەکو لە نمونەی پرۆفین، ڤۆڵتارین، پۆنستان، ناپرۆکسین کە بۆ سەر ئێشە و سەر گیان ئێشە و نەخۆشەکانی ڕۆماتیزمە بە شێوەیەکی شتی بەکاریان، یاخود ئەو کەسانی کە دەرمانی ئەسپرین وەرەگرن بۆ نەخۆشیەکانی دڵ و ئیرانی خوێنبەرەکانی دڵ یاخود بۆ جەڵدەی مێشک و ئەمانە بەشێکترن لە هۆکارەکان کەوا لە نەخۆشەکات و هەستات هۆکارێک نییە بۆ ئازاری گەدەکەی، بەڵام عینێ کاتە ئەمانە وەرەگرێت زۆر گرنگاوانە. هۆکاری تر زۆرن، بۆ نمونە بەکتریای گەدایشەکە لە هۆکارەکان نەخۆش هەستی پێ ناکا کە هەڵگری بەکتریای گەدەیە، ئازاریش تەنها ئازاری هەیە ناتوانێت دەستی پێ بکات. ئەمانە کۆمەڵێک هۆکاری زۆر باون لە نەخۆشدا. چا خواردنەوە لە ڕاستیا چوا خواردنە و قاوە خواردنەوەی زۆر کێشەی سوورێنچک و ترشەڵۆک دروستەکە زیاتر وەک لە ئازاری گەدا کە نیشانەکانی ئەم بەشێکی گشتی فەرقان هەیە. نیشانەکانی تشەڵۆشی سوورێنچک بریتە لە دڵە کزێ، کزانەوەی سەرسنگ، گەڕانەوەی خواردن بۆ ناودەم، گۆڕانی تامی دەم، هەندێک جار کە نەخۆشەکە پەرە ئەسەنێت ئەگاتە قۆناغێکی پێشکەوت و کێشی قودانی بە دروست دەبێت،
کە خوارد نەخوات بە ناڕەحەت ئەچێتە خوارەوە سەرەتایم حاڵەتە کە کێشەی قودانی هەیە بە چی هەستی پێکات نەخۆشەکە هەست بەو خواردنە ئەکات کە ئەچێتە خوارە لە سوورێنجکی ئەمە یەکەم نیشانەیە نەخۆشە بێت زۆر وریای ئەمە بێت کە هەستی کرد ئەبێ ئاگادار بێ ئەمە پێڵەن دسفەیجا واتە قودان بە ناڕەحەت ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بێ نەخۆش نابێ هەست بەو خواردن و خواردنەوانە بکات کە بە سوورێنج کاتی ئەپەڕێت کە هەستی پێکرد هەستی پێکرد ئەمە گرفتێکە بەڕاستی ئەبێ بە سەرەتای گرفتەکەی بزڵ بەدوایە باشە تا چەند لەگەڵ بەکارهێنانی ئەو دەرمانانەی کە بۆ کەمکردنەوەی ئازاری گەدە بەکارێن لە ڕاستیە ئەبێ ئێمە باسی شێوازی دەستنیشانکردنی نەخۆشیەکە بکەین نەخۆش چۆن بەدەمی ئەم حاڵەتەوە بچێت بۆ ئەم مەبەستە ئێمە بێ ڕێڕەوێک پێڕۆ بکەین کە پێی ئەوترێت تێست ئان تریت ئەپڕۆچ ئەگەر هاتوو تەمەنی نەخۆشەکە لە خوار 45 ساڵەوە بوو بەڕاستی پێویست ناکە پەنابەرێت بۆ نازۆر و هەناو بینیت ئەتوانێت فحسی بەکتریای ئیچ پایلۆری بکات چونکە لە بیرمان نەچێت لە 180 بۆ 85 ئازاری گەدە و دوانزەگرێ هۆکارەکەی بریتیە لە بەکتریای ئیچ پایلۆری کە لەناو خەڵکە بە بەکتریای گەدە و دوانزەگرێ ناسراوە لەگەڵ بەکارهێنانی دەرمانە ئازارشکێنەکانی وەکوی کە پێشووتر باسمان کرد ئەگەر هاتوو تەمەنی نەخۆشەکە لە خوار 45 ساڵەوە بوو ئەتوانێت فحسی بەکتریای ئیچ پایلۆری بکات کە بە چەند ڕێگەیەکی دیاریکرا و دەستنیشان ئەکرێت لەوانە فحسی پیسایی فحسی هەناسە کە ئەمانە ڕێژەی دەستنیشانکردنەکەی و دقی دەستنیشانکردنی بەکتریاکە لە 95 زیاترە ڕێگەیەکی زۆر تەندروستە بۆ بەکارهێنا لە ڕێ هەناسە و لە ڕێ پیساییەوە لە ڕێگەی خوێنەوە زۆر کەس بەکاری ئیهێنێ بەڵام ئێمە وەکو پزیشکی پسپۆر لەو بوارەیە بەڕاستی بەباشی نازانین چونکە هیچ لە کۆمەڵی ئەوروپی و کۆمەڵی ئەمریکی بە نەخۆشیەکانی کو ئەندامی هەرسوزگەر زۆر بەباشی نازان ئەم ڕێگەیە بەکاربێنی بۆ دەستنیشانکردنی چونکە شێت نەخۆشەکە لە فترێکی زەمانی کۆنە هەڵگیری ئەم بەکتریا بوو بێت توش بوو ئەم بەکتریا بێ بەڵام ئێستا چاک بوو بێتەوە و فحسی خوێنیش هەر پۆزیتیڤ دەرەچێت لەبەر کۆن و تازت بۆ لێک جا ناکاتەوە لەبەرەوە باشترین ڕێگە هەناسە یاخود پیساییە بەڵام ئەگەر هاتوو نەخۆشەکە تەمەنی لە سەر و 45 ساڵەوە بوو هەندێک مادرسی بەریتانی زیاتر ڕێگە ئێنەگە تەمەنی سەر و 50 ساڵ بوو باشتر وایە نازۆری گەدە و دوانزەگرێ بکات چونکە ئەگەری توشبوون بە نەخۆشی تر زیاترە بەڕاستی بۆ دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەی گەدە و سۆرێنچک زۆر گرنگە لەم حاڵەتەیە ئەو کاتێک ئێمە هەناوبینەکەمان کردواتە کە نازۆرەکەمان کرد هەڵەسین بە وەرگرتنی پارچە زەرعا لە کۆتایی گەدەوە ئینەرین بۆ مختەبەر سێ ڕێگەمان هەیە لە دەستنیشانکردنی بەکتریای دوانزەگرێ لە ڕێی نازۆڕەوەی یەکەمیان کە زەرعەکەمان وەرگرت ئەخێنە سەر کیتێکی تایبەت خێنە سەری پارچەکە خێنە سەری ئەگەر هاتوو لە ماوەی نیو سەعاتە ڕەنگی ئەو کیتە گۆڕا بە پەمەی یاخود پورتەقاڵی کەواتە هەڵگری بەکتریاکە یاخود ئەینێرین بۆ مختەبەر یاخود ئەو پارچەیە ئەنێرین بۆ زەرعا کەڵچەر کە ئەوە ڕێگەیەکی دوور و درێژە کاتێکی زۆری ئێوە و بەڕاستی نرخەکەشی تۆزە گرانە و لە هەموو شوێنێکیش بەردەست نییە باشە دکتۆر ئەو ئازارەی کە بە هەبێکی بچووکی گەدە باش ئەبێت و کە ناوە بخورێت ئەمە چارەسەرە یاخود چارەسەر نییە ئەگەر پشکنینێکی بەکتریای گەدەوە ئەوانەکرا لە ڕاستیە من وای بە باش نازانم تەنها لە چەند حاڵەتێکی دیاریکراودانەبێت وەکو پێش و باسمان کرد ئەگەر شتەکە کاتی بە بۆ نمونە تۆ لە سەفرەیت لە سەیرانی لە نەورۆزیت خواردنێکی قورست خواردەوە مائیدە تێکچۆ ئاساییە توانی بەکاری بێنیت بۆ چەند ڕۆژێک هەتا هەفتێک تا دە ڕۆژیش زۆر ئاساییە یا حەبێکی بۆ دەرزیەکی ئازارشکێنە لە خودداوە تووشی ئازاری گەدە بووی ئەتوانی بەکاری بینی هیچ کێشەیەکمان نییە لەگەڵەوە بەڵام تۆ بیت بە شێوەیەکی درێژخایان بەکاری بێنی بەبێ و بزانی هۆکاریم ئازاری گەدەیە چییە ڕاستی ڕێگەیەکیتان دروست نییە چونکە مە زۆر لە بیرمان نەچێت زۆر نەخۆشی تر هەیە لە ئازارەکەی ئازاری گەداچێ بۆ منە هەوکردنی کورتخانی پەنکریاس ئازارەکە لە هەمان شێوە لەسەر و ناوکە بە دڵتەکەڵات و ڕشانەوە بە ئازاریەت هەندێک جار ئازاری دڵ دوور بێت لە هەموولایەکانی ئازارەکەی وەکو ئازاری گەدە دەرەکەوێت بە تایبەتی لە کەسی پیرە لەو کەسانەی شەکریان هەیە ئازارەکەی لێرا دەرەکەوێت بە بیرمان نەچێت جۆری ئازارەکە وەسفکردنی ئازارەکە مهمە بۆ نمونە ئەگەر هاتوو ئازارەکە بە ڕۆشتن زیایی کرد بە ماندوو بوون بە سەرکەوتن بەسەر شاخە زیایی کرد بە ئیسراحەت باش بوو ئەبێ بیر لە نەخۆشی دڵ بکەیتەوە ئەبێ بیر لە زەبحەی دڵ بکەینەوە
ئەبێ نەخۆشەکە سێبەکردنی تەختیت ئەگەر ئازارەکە بەردەوام بوو بە شێوەی پشتوێنی بوو ینی ئازارەکە هەمووسکی گرتەوە چوو بۆ پشت و لە پڕدەستی پێکرد دڵتەکەڵات و ڕشانەوەی لەگەڵا بوو لەرزوتای لەگەڵا بوو ئەبێبی لە پەنکریاس پێینەوە ئەبێ نەخۆشەکە سێبەکردنی سۆنەر یاخود ئەگەر ئازارەکە لە ڕاستی سک بوو بەشی سەرەوە زەردووی لەگەڵا بوو لەرزوتای لەگەڵا بوو ڕشانەوەی لەگەڵا بوو ئەمە لە ئازاری زرا و بۆری زراوە چێت عیلاجەکەی و چارەسەرەکەی فەرقەکات لە ئازاری گەدا لەبەرەوە جۆری ئازارەکانی فەرقەکات تەمەەن فەرقەکات پێشتر جۆری ئەو نەخۆشی کە نەخۆشەکە هەیە لە ڕابردووە فەرقەکە یەکێک شەکری هەبێ فەرقەکات باشە دکتۆرەگەرێکێک هەڵگیری بەکتریای گەدە بوو بێت و دوای چارەسەرگرتن باش بووە تو ئێستا ئازاری بۆ هات بێتەوە ئەکرێ بڵین ئەم بەکتریایە کاریگەری درێژخایانی بەجێهێشتووە یاخود نەخێر هەر بەکتریاکەوە ئاکتیف بۆتەوە پرسیارێکی زۆر بەجێە ئێمە هەبێ باسی ئەو بکەین لە بەکتریای گەدا کۆمەڵێک هەڵی باو هەیە زۆر پەیڕەوەکرێت لە کۆمەڵگای خۆمانە نەخۆش زۆر گرنگە ئاگاداری ئەم هەڵانە بێت یەکەم شدەوەیە ئەبێ ڕێگەیەکی دروست بەکاربێنە بۆ دەستنیشانکردنی بەکتریاکە دوو کە دەستنیشانی نەخۆشەکە کرات ئەبێت عیلاجی تەندروست وەرگێت کە خۆی ئەبینێتەوە لە سێ جۆر دەرمان دوانیان پێ وترێت دژە بەکتریا ئەنتیبایۆتیک یەکێکیشان دەرمانی PPA لە دەرمانی جۆرە دژە ترشەڵۆکەکانی گەدەی پێ ئەوترێت ئەم دەرمانانەیە ئەبێ پزیشکی پسپۆر بەڕاستی بۆی بنووسێت و باشتر وایە پزیشکی هەرسوجگەر بێت ئەم دەرمانانە ئەبێ بۆ ماوەی 2 هەفتە بەکار بهێنرێت با مەزبوطی لە کاتی خۆیە بە جۆرەئی خۆی و پێشنان و دوایانەکەشی بزانێت بەڕاستی زۆر جار نەخۆشێتە لای ئێماڵە دکتۆر دەرمانەکانم بەکارێنە بەڵام باش نەبووم یەکەم شت من لێ پرسم ئایا بەڕێزت بۆ ماوەی 2 هەفتە بەکارت دێنا ئەڵێ نەخێر ئایا ئەو دەرمانانی من بووم هەمانە و دەرمانانە بکە بەڕێزت وەرەگرت ئایا جورئەی پێویست بوو ئێمە زۆر جار بۆن و منە حەبێکی وەکو ئۆمیپرازۆڵ 40 میلیگرامە نووسین ڕۆژی 2 جار سیرێکی کە یەتەوە نەخۆشەکە دەرمانەکانیانە 20 میلیگرامی وەرگرت لە ڕاستیە نەخۆشەکە چاک نابێتەوە ئەمە زۆر گرنگە کەواتە 2 هەفتە بە جۆرئەی مەزبوطی خۆی لە کاتی دیاریکراوی خۆی کە 2 هەفتەکە تەواو بوو ئەمە 2 دەرمانانە وەستێنین بەڵام لەسەر دەرمانی دژە ترشەڵۆکەکە بەردەوام ببین بە 2 هەفتەی ترواتە مانگێک کە مانگەکە تەواو بوو بە نەخۆشەکەڵێن هیچ بەکارمێنە دوای مانگێکی ترواتە 2 مانگ یین هەمان فەحسی بەکتریای ئیسپالۆریەکەینەوە بە نەخۆشەکە بۆ ئەوی تەکید بن بزانین بن بڕ بووە یان نا ئەمە ڕێگە دروستەکەی بەڕاستی و پێشوی دەستکەین بە دەرمانەکان لە ئەوڵەوە شتێکمان بیر و باسیکەین ئەبێ بپرسین ئایا ئەم نەخۆشە حساسەتی هەیە بە مادەی پەنسلین مادەی پەنسلین گروپی پەنسلین چین لە نمونەی ئەمۆکسیل ئەمۆکسی کلاف پێنیسلین ئەمانە ئەو ئەگەر حساسەتی بەمانە هەبوو ئەمە لەو گروپی بۆ نانووسین پەنابێنە بەر گروپێکی تر ئەبێ بزانین ئایا لە کۆمەڵگەی خۆمانە ئەو لێکۆڵەنەوەی کراوە ئایا با بڵێن بەرگری دروست بووە لە دژی دەرمانی کلاریترۆمایسین ئێسمە لە ساڵی 2010 لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر ئەکتۆر محەممەد عومەر توێژینەوەیەکمان کرد بۆمان دەرکەوت کە دەرمانی کلاریترۆماسین لای خۆمان بەرگری دژی دروست بووە بە ڕێژە لە سا حەڤە کەمەوامان لێکا و دەرمانە بەکارنێنین لە دژی بەکتریای ئیسپالۆری یعنی ڕێگەکە ئەوەیە تو ئەبێ بە وردی جۆری ئەنتیبایۆتیکەکە هەڵبژێری هەرەوەنی هەڕەمەشی هەڵی بژێریت ئەگەر هاتوو نەخۆشەکە دوای 2 مانگ کە فەحسمان بۆ کردەوە هەڵگری بەکتریای گەدەکە بوو ئێمە جارێکتر هەڵەسینەوە بە بەکارێنانی دەرمان بەڵام لەم حاڵەتات چیەکەین یەکەم ئەو ئەنتیبایۆتیکانی کە لە یەکەم جارە بەکارمان هێناوە لی دوورەکەوینەوە دوو هەڵەسین بە بەکارهێنانی دەرمانی کوادریپڵ بیست تەراپی بیزمافت یعنی کۆمەڵێک دەرمان بەکارێنی کە پێشتر بەکارمان نهێناوە بە جۆرەیەکی جیاوازتر ئەمانە گرنگن ئەگەر دوای ئەمەژەر باش نەبوو ئێمە دووسێ اختیارمان لە بەردەسا یاوە تا هەڵەسین بە ئەنجامدانی نەشتەر ببوورە نازور و وەرگرتنی زەرعە لە گەدەی نەخۆشەکە یا ئەوە تا کە پارچە مالی وەرگە ئەنێرین بۆ زەرعە کە ئەمە ئیتر دوارڕێگەی بۆ چارەسەری نەخۆشەکە زۆر باشە کەواتە ئەگەر بەکتریای گەدە بە تەواوی چارەسەر بکرێ ئەشێ ئازاری گەدە دروست بێتەوە دوای ئەوە بەبێبوونی بەکتریای گەدە یاخودنا ئەشێت
بەتەکیید بۆ نمونەگەر کەسەکە وەکو پێشتر باسمان کرد جگەرە و نێرگەلە و مەشروب خۆ بێ بەدڵنیایی دروستە بێتەوە. ئەگەر بۆنمە دەرمانە ئازارشکێنەکان بەکاربێنێتەوە بەدڵنیایی ئەگەری هەیە، چونکە ینی هەمومان نەزانین کە گەدەی ئینسان زۆر زۆر ناسکە حساسە. ئەگەر خواردنی قورس بەکاربێنی بەتەشی دروستە بێتەوە. بیرمان نەچێت ئەبێ ئاگامان لەوە بێ ئێمە کۆمەڵێک خواردن هەیە زۆر گرنگە بیان ناسین کە ئازاری گەدە و ڕیخۆڵە دروستەکەن. وەکوچی ئەو گروپانەی کە پیانە وترێت های فود ماپ کاربۆهیدرات، ئەمە کۆمەڵک جۆری کاربۆهیدراتمان هەیە کە های فود ماپیان پێ وترێت، مادەی فود ماپیان تیا زۆر بەزە. فود ماپ چییە؟ ئەو کاربۆهیدراتانەیە کە جستەی مرۆڤ توانای هەرسکردنیە بە باشی کێشە دروست دەکات. کێشەکان چین؟ ئازاری گەدە و ڕیخۆڵە، نەخۆشەکە سکیە ئەوسێت، بەردەوام غازاتی ئەبێت، دڵەکزی ئەبێ لەگەڵیا و بۆ جۆرەیە. ئەو خواردنانە چین کە ڕێژەی فودماپتیانە بەرزە. ئەگەر لە سەوزەوات و میوەهاتەکان سیرکەین بۆ نمونە کاڵک و شووتی، هەنجیر، ترێ، هەرمێ، هەڵوژە، هەنجیر، قەیسی، کەلەرم، بڕوکلی، قەڕنابیت، ئەڤۆگادۆ لە شیرەمانیەکان بە شێوەیەکی گشتی زۆربیان بەداخەوە بەرزن، وەکو ماست و پەنیر و ئەمانە هەمان ئەو کێشیان هەیە. دانەوێڵەکان بە هەمان شێوە گەنم، جۆ، شەکر بەڕاستی. بەڵام ئەوانەی کە بێکێشن لە سەوزەوات و میوەهاتە بۆ نمونەگەر خواردنی ڕۆژانی خۆمان سەیرکردن وەکو زەڵاتە، تەماتە، خەیار، گێزەر، زەیتون، کاهوو، خۆشبەختانە مانە و کێشە دروست ناکەن بۆ مەعیدەش و بۆ کۆڵۆنیش. بەڵام برنجی سپی کێشەی نییە. لە بابەتی دانەوێڵەکان ئەوانی کە کێشە دروست ناکەن بۆ گەدە و ڕیخۆڵە، برنجی سپیە، شۆفانە، گەنمە شامیە. باشە مادە پرۆتینەکان بە ئام کێشیان نییە. پرۆتینەکان زیاتر مابەستمان جۆرەکانی گۆشتە، گۆشتی سوور، مریشک، ماسی، هێلکە، ئەمانە بەڕاستی کێشیان نیە. چارەسات کێشەی نییە. پەتاتە، کولەکە، ئەمانە کێشەی نیە. بۆ نمونە خواردنێکی وەکو یاپراق سەیەکەین لە چی دروستە بە بۆ نمونە سەڵق، پەتاتە، کولەکە کێشەی نیە، بەڵام باینجان کێشەیە. تێگەی شتەکان بەو جۆرە لەبەرەوە نەخۆش گرنگە شارەزا بێت چ جۆرە خواردنێک، چ جۆرە سەوزەیەک، چ جۆرە دانەوێڵێک بووی باش نییە و کێشەی بە دروستەکان. دەست و چاو خۆش دکتۆر سەرکەوت دەکەین کە بەڕێست و هەموو لایەکیش دوور بن لە ئازاری گەدە. ئێمە لێرە کۆتایی بە بەرنامە و پرۆگرامی ئەمڕۆمان هێنین. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.